رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان ئیمانداران، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. جمعەی ڕابردوو باسی هیلاکبەرێکی زبانی ترمان کردکەوە غەیبەتکردنی مسلمانان و ئیمانداران و خەڵکیە بەگشتی، کە مسلمان حورمەتی هەیە، ڕێزی هەیە، کەرامەتی هەیە. یەکێک لەو شتانەی کەوا کەرامەتی ئینسان ئەڕوشێنێت، برینداری ئەکات، غەیبەتکردنیەتی و باسکردنیەتی و تانەدانە لێ و سوکردنیەتی لەناو خەڵکیە. ئەو ئینسانەی کە خوای تەبارەک وتەعالا بەو عەزەمەتەی ڕێزی لێگرتووە و فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە. کەواتە تۆیەکی ئینسان، تۆیەکی مرۆڤ خوا ڕێزی لێگرتووی، خۆت، براکەت، خوشکەکەت، خەڵکی کۆمەڵگا مەڕوشێنە، کەسایەتی مەڕوشێنە، برینداری مەکە، عەیبداری مەکە، وە گوناه و تاوانی ئەویش مێنە سەر خۆت، چاکەکانی خۆت مەدە بە ئەو، گۆشتی مردارۆبووی ئەو مەخۆ. وەکو لە جمعەی ڕابردوو ئاماژەمان پێکرد، حتا پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان لە ئاستێکە هەڕەشەی توند ئەکا لە مسلمانان و ئیمانداران، لەوانەی کەوا دائیمە دەمیان تەڕە بە باسی برا و خوشکی خۆیان و غەیبەتیان نەکەن و باسی کارەکانیان نەکەن. پێغەمبەری خوا فەرمێ یا مەعشەڕە من ئامەنە بلیسانه ولم يدخل الإيمان قلبه لا تغتابوا المسلمين. پێغەمبەری خوا ئەی ئەو کەسانەی کەوا بە زبان ئیمانتان هێناوە بەڵام ئیمان نەچووەتە ناو دڵتانەوە، چونکە ئەگەر ئیمان لە ناو دڵتانە بێ بەڕاستی وەصەدەقەه بالعەمەل، بەکردەوە ئەیسەلمێنی، بە گوتار ئەیسەلمێنی کە مسلمانی. چونکە مسلمان المسلم من سلم المسلمون من لسانه ويده. پێغەمبەری خوا ئەی خەڵکینە کەوا بە زبان ئیمانتان هێناوە بەڵام ئیمان نەچووەتە ناو دڵەکانتانەوە، ئاگادار بن ئێوە. بەڕاستی غەیبەتی مسلمانان مەکەن، باسی مسلمانان مەکەن. کەواتە نیشانەی منافق چییە؟ ئەوانن کەوا یەقولون بئەفواههم ما لەیس فی قلوبهم. غەیبەتکردن نیشانەی ئینسانی دووڕوو منافقە، کە منافقیش خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت بە زبان ئیمانی هێناوە بەڵام بە دڵ ئیمانی نەهێناوە. کەواتە تۆی غەیبەتکار و غەیبەتکەر بەڕاستی منافقیت، چونکە باسی برای مسلمانی خۆت دەکەی، باسی خوشکی مسلمانی خۆت دەکەی. خۆشەویستان، بۆیە هەر ئەویش تاوانبار نابێ، ئەو کەسەی کە گوێی بۆ ئەگرێ، تەصدیقیەکە، قاقای بۆ ئەکا، مجلیسی پێگەرمەکە، حەزەکە باسیکە، لە مجلسەکەیە دانیشێت، کەوکوشی بۆی دانیشتووە، ئەویش وەکو غەیبەتکارەکە تاوانبارە. چونکە پێغەمبەر ئەفەرمێت المستمع ئەحد المغتابین، ئەو کەسەی گوێگرە یەکێکە لە غەیبەتکاران. المغتاب والمستمع شەریکان فی الئیثم. غەیبەتکار و گوێگر، مجلیس گەرمکەر و دانیشتووی مجلیس، هەر هەمویان تاوانبارن. خۆشەویستان، کەواتە لە گوناهەکە شەریکن، یعنی هەمویان بەیەکەوە ئەو بۆگەنە پیسەیە بەسەریانە، هەمویان بەیەکەوە لە ڕۆژی قیامەتە. هەتا پێغەمبەری خوا لە فەرمایشەکە فەرمێت خوا زیندویان ئەکاتەوە لەسەر شێوەی سەگا، خوا پەنامان با، کە دەموچاوی خۆیان دارنن، ئیهانە بە خۆیان ئەگەن لە قیامەتە. خوا وەکو ئیهانەیە بەرامبەریان ئەمانە کە غەیبەتی مسلمانانە کردووە، مسلمانانان شر کردووە، خوا ئەیان کا بە سەگ، خوا پەنامان با. کەواتە هەردووکیانەوە بەشدارن. خۆشەویستان، بۆیە قورئانە فەرمێت بە تۆی مستەمیع و گوێگر، تۆ ئەڵێ من غەیبەتەکەم نەکردووە خۆ، بەڵام گوێم بۆ گرتووە، گۆشت ناخۆی، گۆشتاوەکەیە خۆی. يعني خۆشەویستان خوا فەرمێت فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره
إنكم إذا مثلهم كاتكوا مجلسي تاوان وبيني مجلسي سفرية عرق دان را أخريتوا مجلسي شاي وقوراني وهالبركية ورجبلكة مجلسي غيبة وتاوان ومعصية مجلسي كفر وشرك وأمانية تو دامنيشة تلفزيونكت كردتوا كفرك إهانة بخواه بيغمري خواك بقالتوا وصعوبتك وتمثيلك تو بوي بيبكني أو كفرت كرد بآواء غيبتك تو بوي بيبكني عين اشتا بجداري تايا بوي خواه فرميت دامنيشن لقليانا ايوا كومبنا ولا قليانا اگر مگر امريان بيبكن اگر مجلسكان قوري حدثكان قوري باسكيان قوري غيبت نما بو باسي ذكر وباسي شاكي خلقي يا باسي خوتان باسي كسي تيانا اكرا او كاتا دانشن وإلا اگر حديثو باسك هل سر غيبت كردني خلقي بو تانو تشربوا لخلقي او مجزبجي ولا اگر بجيني الله خوابي إنكم إذا مثلهم كواتا توشوكو أو بشداري خوشويستان كواتا غيبت باسي تاوانا كيمان كر حتى باسي كفاري تاوانا كيشمان كر كسك غيبتي كسي كردوها أبي برا قرني خوي بياساكا أبي برا مسألة داوي لي أبرني لبكا أجر فيتني لأنا بتوكو أماشون أبي أكر وهروها أجر مسألة داوي استغفاري وبكا بقول إخوايا لمن يشو لو يخوش به حتى مردنا بداوي استغفاري وبكي حتىكو أوي كوا تنقى حق الناس لا سر خوشويستان لم جمعة زيادة التركيز لسر أواكين طبعا ديارة زور جارة إنسان لما زي ساتوشي غيبته بيه يا حالو مسألة وا داخوازي أكا كباسي كسيبكا آية أم باس كردنا يا هندي جار إجازة درا ولا شرعة باسي كساني بكي كأصفتها أنتيايا للشرعة أفرميت غيبة كردن حرامة تاوانا قناهي قورية إنسان لدنيا ولا قيامتها سوق الرسواكا چونکە هەر کەسێک دوای عەوراتی خەڵکی بکاو ئابڕووی خەڵکیەوە خوا لە ماڵەکەی خۆی ئابڕووی بات غەیبەتکردنێکێکە لەوانە بەڕاستی خۆشەویستان غەیبەتکردن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم جارێ دای بەلای کۆمەڵێکە دوو نەفەرا غەیبەتی کەسێکیان نەکرد پێغەمبەری خوا فەرمێ ئەک لەو بۆنە چەند بۆنی پیس بوو بۆنی لاکە تۆپیویان لێتێ طبعا ئەهلی دڵ ئەهلی ڕۆح ئەهلی عیرفان زۆر جارێ بۆنی پیسی تاوانەکەن بەڵام ئێستا چونکە ئێمە ئیمامان لاوازە ئەو بۆگەنە پیسەی تاوان نایە بەسەرمانە پێغەمبەری خوا بۆنی کرد سەحابەکان بۆنیان نەکرد لەو مەقاما بوون کە خوا ئەو پلەی پێدا بوون کەوا بۆنی تاوانکەن چەند پیسە خۆشەویستان وتیان قوربان بۆنی چیتی ئەی پێغەمبەری خوا فەرمووی بۆنی لاکە تۆپی وتێ ئەوانە غەیبەتی خەڵکیەکەن ئەو غەیبەتە لاکە تۆپیوە لە بەردەستیانە و بۆنەکەی ڕا بەسەریانە خۆیانی کاس کردووە بەڕاستی بەڵام ئێمە ناتوانین خۆمان بەرگە بگرین لە بەردەمیان وەک چۆن ئینسان لای دەباغچی بێک دەباغ ئەوەی کەوا پێستە خۆشەکە خۆی ئەوەندە بۆگەنی پێست چوە بەسەریا بەڕاستی ئیتر هین بووە هەستی پێ ناکە بەڵام تۆ ڕۆیتە لای بۆگەن خەریکەت کوشیە بەڕاستی مسلمانی تەواو باوەڕداری تەواو ئەوەی کە حەلاوەت ئیمانی چەشتووە کاتێک کە ئیمانی تەواو بوو هەست بە بۆنی پیسی تاوان ئەکات هەست بە بۆنی غەیبەت ئەکا کە پشتێکی پیسە و قێسە و نەخۆشەویستان سۆفی ئیبراهیم یەکمان هەبوو لە شاری دەربەنیخانە یەکێک بوو لە مریدانی مەشایخی بیارە بەڵام پیاوێکی خواناس عاریفێکی ڕازگۆ هەرکەس ئەچووە مجلیسی ئەی فەرموو کە باسی کەسێکی بکەدا ئەی فەرموو زەحمەت نەبێ ئەڵسە بڕۆ دەرەوە دای ئەم مەجلیسە بۆگان مەکە ئەم مەجلیسە ناخۆش مەکە تووشی گوناهمان مەکە ئەمە مسلمانی تەواوە بەڕاستی ئەمە پەروەردەی ئەهلی عیرفان و تەسەووفە تەسەووفی ڕاستەقینە نەکەوەی خەرقەی پۆشیەوە خەریکی خۆڵ بڕین و دەست بڕین و سحر و جادوگەریە تەسەووفێکەوە مطابقی قورئان و سنەت و سەلەفی ئەم ئومەتە بێ پێشینەکان بێ ئەو پیاوەکێک بلەو پیاوانە بەڕاستی کەوا لە مەجلیسا کەسێک باسی کەس بوتە فڵان ئەی زەحمەت نێ بچۆرە دەرەوە بچۆرە دەرەوە مەجلیسمان بۆگەن مەکە خۆشەویستان اینجا لە چەند حاڵەکات و چەند کاتێکە ئیجازەی مسلمان دراوە کە غەیبەت بکە ئەویش حاڵەکاتی ضەروریاتە خۆشەویستان یەکێک لەو حاڵەکاتانە ئەوەیە لەو کات و ساتانە ئەوەیە زوڵم تۆ کەسێک زوڵمی لێ کردی براتە خوشکتە ژیرانتە دراوسێتە هەر کەسێکە زوڵمی لێ کردووی ئەڕۆی مەسەلەی بۆ داوای حەقی خۆت تەبعاً پێویستە کە تۆ بزانی کێ زوڵمی لێ کردووی ئەڵەی فڵانەکە زەید زوڵمی لێ کردووم ئەکە ناوی ئەبێڵی زەید خۆی ئەمە ئەگەر لە شوێنێترا باسیەکەی غەیبەتە
بەڵام تۆ بۆ داوای حەقی خۆت ئەڵێ زوڵمی لێ کردوم مستەمی لێ کردوم بەس ئەو ئەندازە نەک بێ یەک مەلەفی بۆ دروستکەی ئابڕوو شەرەفی لای حاکمیشا بشکێنی نە تەنها ئەوەنە ئەم پیاوە زوڵمی لە من کردو حەق و مافی منی خواردووە چونکە پێغەمبەری خوا لە حەدیثێکا فەرمێت ئین لصاحب الحق مقالا ئەوەی کەوا خاوەنی حەق و مافە بەڕاستی قسەی خۆی هەیە یعنی ئەتوانێت باسی زوڵمی ئەم کابرا بکە بڵێ ئەرزی لە دایکی کردوم مافی خواردوم ئەم شتانە ئەوەندە ڕێ پێدرا کە زوڵم لێکرابێت الاستعانة على التغيير في المنكر مثلا لكاتك تو بتوي منكرك كومال خلي كارك منكرا لما جيتك لا حاكمك باسيكي فلان وفي سار زيد وعمر وخالد وأمانة خريك يوم منكرا تو نابي عن أبي أما نابي تغيبت بو لبر خاتوي تو أتوي أوان خريكي منكرك خريكي تاوانك تو أو تاوانا بو أويك وا نمينه خلقي توش يقولنا أمانة نبي لم كاتا ما دم هاوکاری کردنی نەیشتنی تاوانە چونکە یەکێک لە صیفەتی بەرزی ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمر بە چاکەیە و نەهی لە خراپە نەهی لە خراپەیە سێمیان ئیستیفتا کاتێک تۆ مەسەلەی فتووە ئەڕۆیتە لای مامۆستایەکی ئاینی ئەڕۆیتە لای قازی حاکمێک پرسیارێکی لێ یەکەی پرسیاری شەرعی بۆ نمونە ژنێک ئەڕواتە لای مامۆستایەک لای قازی ئەڵێ ئەم مێردمە زوڵمی لێ کردوم ئەم مێردەی من مەسەلەی ڕەزیلە ئەم مێردەی من مەسەلە دڵپیسە ئەم مێردەی من ئاوایە یا پیاوێک شکات لە مێردەکەی ژنەکەی خۆی ئەکات ئەڵێ ئەم ژنی منە ئاواکە ئەمەی کە ناوی ژنەکەی خۆیە ئەوەی کە ناوی پیاوەکەی خۆیە بە مادەم بۆ وەرگرتنی فتوایە کە بزانێ حکمی شەرعی چیە لەبارەوە ئەمە پێی ناوتێت غەیبەت و ئینسان گوناهبانەوە بەس ئەندازەی پێویست وەک ئەرزم کردی زیاتر نەبێ اینجا حەدیث هەیە هندی کچی عوتبە خێزانی ئەبوو سوفیان ڕزای خۆیان لەسەر بێ چووە لای پێغەمبەری خوا فەرمی یا رەسوول الله ئین ئەبا سوفیان رەجوڵ شەحیح ئەبوو سوفیان پیاوێکی ڕەزیلە بەڕاستی ڕەزیلێکە بەرامبەر بە خۆم مناڵەکانم ئەتوانم من ئەندازێ پارەی لێ بسێنم یا لێ ببم بە دزیەوە بۆ ئەوەی کەوا سەرفی کەم بۆ خۆم مناڵەکانم پێغەمبەری خوا زەردەخەنەیەکی بۆ کرد فەرمی بەڵێ ئەتوانی ئەندازێک ببەی کە بەشی خۆت و مناڵەکانە کە مادەم ڕەزی لە مەسروف و ناکات و نەفەقەی ژن لەسەر مێرد واجبە جامە حکمی شەرعی تری تایە بەڵام لەیرا وتی ڕەجوڵ شەحیح تی پیاوێکی ڕەزیلە خۆی ئیسە تۆ بە کەسێک بڵێ وەڵا فڵانەکەس ڕەزیلە هەر لە خۆتەوە فڵانەکەس ڕەزیلە ئەمە غەیبەتە ئەمە ئەبێ بڕۆی دەستی ماسکی بڵێ بە قوربانە گرد مازاک چون غەیبەت کردو بەڵام لای پێغەمبەر ئەم باس کرد پێغەمبەری خوا فەرمووی بڕۆ حەقی خۆتی لێڵگرە جا عولەما ڕەزاموری پێغەمبەری خوا یعنی ئەمە بۆ ئیستیفتا بوو بۆ پرسیارکردن بوو کە حەقی خۆی وەرگرێتەوە مادەم بۆ وەرگرتنی فتوایە عولەما فەرموون دروستە و پێغەمبەری خوای ڕازی بۆ بەینەکە اینجا تەحذير الناس من شره کەسێک ئەزانن فاسقە فاجرە تاوانبارە قاتلە ئەزانن خراپە بۆ ئەوەی کەوا خەڵق خۆی لێ پارێزێ بۆ نمونە تۆ نەسیحەتی مناڵەکان دەکەی ئەڵەی زەید کابرایەکی ئاوا شەڕانیە کابرایەکی تاوانبارە نەکەی ڕەفیقی بکەی ئەمە مادەم بۆ ئەوەیە تۆ نەسیحەتی خەڵکەکەی نەسیحەتی گەنجان نەسیحەتی مەسەلا فڵان و فیسارەکەی ئەمە نابێتە غەیبەت بۆ منەڵێ فڵانە ڕێکراو خەریکی و فڵانە تاوانەیە فڵانە حیزب خەریکی ئەوەیە فڵانە کەس خەریکی ئەوەیە خۆی و گرۆ و تاقمەکەی ئەمە نابێتە غەیبەت لەبەر خاتێک تۆ ئەتەوێ خۆت و چواردەورت بپارێزی لە شەڕی ئەو کەسە کە فاسقە و فاجرە مەسەلە زانایەکی ئاینی هەیە بەناو دینەوە قسەیەکە خەڵکی گومڕاکە کە ئەڵێ فڵانە کەس ئەمە مبتەدیعا کەسێکە ئاوایە مەسەلەی فتوا بەغڵەدا مەسەلە بەرامبەر سەلەفی ساڵح قسەیەکە بوتان بۆ ئیمامی شافعیەکە بوتان بۆ ئەبوو حەنیفەیەکە بوتان بۆ فڵانە زانەکە مەسەلە بەرامبەر پێغەمبەر بێئەدەبە بەرامبەر ئیسلام بێئەدەبە ئەمە بەناو دینیش قسەیەکە گورگە لە پێسی مەڕایە کە تۆ ئەڵێی ناوی ئەبەی بۆ ئەوەی کەوا گەنجان مناڵەکان وەچە خەڵکی لە شەڕ و لە فیتنەی بەدوور بن پێغەمبەری خوا فەرمێت قال رسول الأعظم صلى الله عليه وسلم أتريعون عن ذكر الفاجر هتكوه حتى يعرفه الناس اذكروه بما فيه حتى يحضره الناس پێغەمبەری خوا فەرمووی ئایا ئێوە لە باسکردنی ئینسانی فاجر و فاسق کە عەلەنی کردووە سڵەکەنەوە شەرمەکەن ئەوە باسی کەن با خەڵک بیناسێ خەڵک لە شەڕ و ئاشوب و فیتنەی بەدوور بێ پێغەمبەری خوا فەرمێت ئیمامی عومەر لیان پرسی فەرمەی لەیسە لفاجر حورمەتون ئینسانێک کە فاجر بێ و ئیعلانی فجور و فیسقی کرده بێت
تاوانی کرد بێت و خەڵکی توش کات باسکردنی غیبەت نییە وەکو لە هەندێک العولما فەرموون طيب وفاكم بغيبة الفساق ئەڵە دەمتان خۆشکەن بە باسکردنی کەسانێک کە فاسقن یعنی بەوەی کەوا خەڵک بیناسێن نەک مجلیسی پێگەرمکەی خۆشەویستان نەک بێی بەڕاستی تۆ هەموو جارەبات بە پێی پێویست ئەڵێ منداڵەکەم کوڕەکەم گەنجان مەسەڵەی فڵانەکەس ئاگادار بن ئەمانە فاسقن دوایان نەکەون چونکە بەڕاستی لە دنیا و لە قیامەتدا قوڕەگرێ بەسەرتان ناخۆشەویستان و هەروەها صحابەی پێغەمبەری خوا سەلەفیەم ئومەتە فەرموویانە ثلاثة لا غيبة لهم سينا فرق غيبتان الإمام الجائر والمبتدع والمهاجر بفسقه سيكز براسي غيبتان حلال ودروستا حرام نية غيبت كردنان إمامك ظالم به استمكا ما في خلقها حقي خلقها درو لقل ملتكيبكا خيانة ملتكيبكا ولا تكيب فروشية أما كباس كريو خلقي باسكا بلان ظالم وظلمان ليكا أما فاجرة أما ولات ويرانكا أما ولات إفساد عقيدتها إفساد أخلاقيتها وأخلاق برو ويرانا باو كولتوريكم الغاتيك دا أما إمامك ظالمة باس كريت براسي هيش حرمتك نيو هيش مشكلة نيو بغيبة شنان بلام أوي ببي بيويست نك لجاتي ذكر لا إله إلا الله هرباسي أو كيتو زبان الترباسي ببي بيويست وهروها مبتدع أوي كوا كارك كابر راسي عقيدة وبيرو باوري خلقي تيكادات يسبون نالا فلانة كسدة فلانة كنالة أو قصيكا ألا عرق حلالة ألا مسألة فلانة شد أم آياتان آواية يعني دروب دم دينه وكا أما بيود مبتدع لعقيدة لباورة لأخلاقه خوشويستان يا كسك بناو دينه و خلق فري ودا أفراد خلق فري ودا مسألة أمانة همي واردة وهي بويا إسلام أما جاي بيكردوها غيبت كردني أمانة وناسيني وناساني أمانة غيبت نية والمهاجر بفسقه أوش كوا إعلان فسق فجوري خوي كردو غيبت كني دروسته وهروها يكيت اللوانيك لو حالكاتاني كوا دروسه غيبت كردنو حرام نية أويا كوا كسيك بلقبك مشهور مثلا كابرا بأعرض من أعرض يعني شل مثلا أعمى يعني كوير مثلا أعمش يعني شاورش يعني أسود مش ناو كردواري خوماني فلانة كسي سور فلانة كسي مثلا شين فلانة كسي شاوشين فلانة كسي شاورش فلانة كس مثلا أما أجر بو مشهور بو أويك خلق بيناز مثلا تو نابي حاجي فلانة كسبي أي أما لقبي كي أجر أم لقبي نلي كسناي ناسي أجر لقبي بس بويك بيناسي كابرا بيري كابرا خيتوا جمع بو مشهورة شلون ده حاجي أحمامان هي ده حاجي فتح مان هي ده حاجي زيد مان هي هر زيدي كان بيه كان مشهورة كتو علي زيدي أعرج زيدي حافظ كابرا أزاني أما زيدي بصير نية زيد سورة نية زيد شينة نية أزاني أويك قوي ما بس يتي يعني أما علماء فن بينا ودي غيبته دروسته هيك مشكلة جتانية إن جاء يكيت له حالكات أنا كاتك واكت لا برساري ليك على تخوا فلانة كس أما جني لي أقواسم كشكي ما رقم بكرة رقم خدماتي لك الله كم يام أما شكمي بمي أو فلانة شونه برحال المستشار مؤتمن أو كسي كوار راوجي بيقرب أمين بخائن نبي راست أخو أبي تو أم كسي الله زيد أحوالي شونه الله أم زيدا أما فلانة صفته فلانة آكاره فلان ببي بيويس كتياتي بو أوي كوا كابرانا كويته هلا توشي غنا توشي خرافة نبي وتوشي أو نبي كوا شكي بيدا شنك براسي قرآن مسألة بروسي زواجي بميثاقا غليظا أو بردو ببيمانك بهيس خزماتيك كابرا بويا برسيو خيط بي سنته كاتك بتولي تو النبي خيانك والله الله كاك فلانة عيبي هي أم كرة أجر من بيلم كابراك شكي ناداتي تو علي راست أخو أم فلانة كسا فلانة عيبي هي بلام إنسان قابل قرانا لو تشين بيري بقرة تو ببي بلي نك بين لي دعاء مسألة بي بزاني ودعاء تو الروزر بي لا أو لا يخواش خيانة اللي كردو أما قولدين خيانته كوا خلقانك لخلقاني تريكن بويا أعم حالكاتانا ري بيدراوة إنسان غيبتك أو ببي ضرورات وببي بيويس نك دائما زباني تربية خواي قول لهم لا يكمان رازي بيه خواي لهم لا يكمان خوش بيه خواي عاقبت مان بخير يري خواي زبان مان باراو تركي بذكري خود بيادي خود خواي لغيبته غيبت كدني مسلمانان بدور ماركي خواي ظل مان نوراني كي بنوري معرفتي خود بنوري معرفة رسولي أكرم صلى الله عليه وسلم خواي لسنتي
پێغەمبەرەکەت لە سونەتی ساڵحانی ئومەتی پێغەمبەرەکەت لامان نەدەی پەروەردگارە بە ئیمانمان ژێنە بە ئیمانمان بنە بە ئیمان و زیندومان کەرەوە خوایە لە دنیا و لە قیامەتە بە عیززەتمان کە لیباسی ئیمان و حیا و حورمەت کە لە بەرگی خۆمان و تاجی عیززەتی خۆمان و ماڵ و منداڵمان خوایە لە گوناه و تاوان پارێزراومان کە لە فاحیشە پارێزراومان کە لە زاڵم و ستەمکار و خائین و خۆفرۆش پارێزراومان کە یا رەبی خوایە وڵاتمان ئاوادان کەرەوە خوایە کوردستانمان پارێزراو کە لە هەموو نەهامەتێک لە هەموو تاوانێک لە هەموو خراپەیەک لە هەموو پلان گێڕانێک یا رەبی خوایە گیان ئەو قەیران و ناڕەحەتی و بەڵاو وەبا هەیە بەسەرمانە خوایە لەسەرمان هەڵگرە خوایە ئەم نەخۆشیەمان لەسەر هەڵگرە خوایە لەسەر هەموو ئینسانەتی هەڵگرە خوایە لە جێگای شیفای عاجل دانێ بۆ موسڵمانان بۆ ئیمانداران بۆ هەموو ئینسانی سەر ئەرز پەروەردگارە یا رەبی خوایە گیان لێت ئەپارڕێنەوە بە ناوە جوانەکانی خۆت لەبەر جاه و مەقامی حەزەتی محەممەد مستەفا کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئەگەر قابلی ئیسلاحن یا رەبی خوایە گیان ویژدانیان بەرێ یا رەبی خوایە گیان زاڵم دەبن ستەمکار نەبن بەرامبەرمان خوایە ئەگەر لەسەر زوڵم بەردەوامن لەسەر خیانەت بەردەوامن لەسەر تاوان بەردەوامن میلەتی خوایان خۆش ناوێ خاک و وڵاتی میلەت وێرانەکەن نانی میلەت ئەبرن قوتی میلەت ئەبرن وڵاتمان بەرەو ئیفساد دەبن یا رەبی خوایە گیان قابلی هیدایەت نین یا رەبی خوایە لیان قبوڵ مەکەی خوایە عالیەها سافی لا تەفروتونیان کەی یا رەبی خوایە گیان لە هیچ زاڵمێک زوڵم و قبوڵ نەکردووە خوایە لەم زاڵمانەش کەوا زوڵممان لێکەن بەناو کوردایەتی و بەناو دین و بەناو هەر شتێکەوە یا رەبی خوایە لیان قبوڵ نەکەی یا رەبی خوایە لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە لە باوک و دایکمان خۆش بە لە باوک و دایکمان ڕازی بە خوایە ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بکە یا رەبی خوایە گیان مناڵەکانمان ساڵحکە یا رەبی خوایە ئەوانەی داوای دوعای خێران لێ کردوین چەند موسڵمانی گرفت و کێشانەیە چەند موسڵمانی منداڵیانەیە چەند موسڵمانە نەخۆشیانەیە داوای دوعایان لە ئێمە کردووە خوایە شیفای عاجل و پەلان بۆ بنێرە خوایە شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان بی خوایە شیفای نەخۆشی خەستەخانەکان و ماڵەکانمان بی خوایە مناڵی هەموو لایەکمان ساڵحکەی ئەوەی منداڵی نییە خوایە منداڵی ساڵحی بەرێ ئەوەی هەیەتی و ساڵح نییە خوایە بۆی ساڵحکەی ئەوەی نیەتی و ئەوەی هەیەتی و مەفقودە و دیار نییە خوایە بەیەکیان شادکەیتەوە یا رەبی خوایە لێت ئەپارڕێنەوە ئەوەی قەرزدارە ئەوەی مشکیلەی هەیە ئەوەی گرفتی هەیە ئەوەی زاڵم زوڵمی لێ کردووە خوایە حەلی مەشاکیلەکانی بۆ فەرمووە خوایە زاڵمی وەرە ناوبەی خوایە حەق و مافی بسێنی یا رەبی خوایە حەق و مافی هەموو لایەکمان بسێنی پەروەردگارە خوایە بە ڕەحمی خۆت ڕەحمە پێ بکەی بە ئیمان و بمانژێنە بمان بنە زیندوومان کەرەوە لە ڕۆژی قیامەتە بەسەر پردی سیراتە وەک پردمان پەڕینەوە وەکو بەرق بپەڕینەوە پەروەردگارە یا رەبی خوا لەبەر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی یا رەبی خوا لەسەر حەوزی کەوسەر لە خزمەت ڕەسوولی ئەکرەمە ڕەسوولی ئازیزی خۆتا دامان بنێی بانگمان بکە دەرمان نەکا بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ یا رەبی خوایە نەت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتری خاتردارانت لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت خوایە دەستمان وەلای تۆ بەرزکردێتەوە خوایە وڵاتمان پڕ لە هەرزانی و فەرەعی و خۆشی و شادی و ئەمن و ئەمانی زیاتر کەی ئامین ئامین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر